لە سۆنگەی پەرۆشیمان بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن و چیتر زیانمەند نەبوونی خوێندکاران و ئەنجامدانی تاقیکردنەوەکان لە کاتی خۆیاندا و هەڵگرتنی ئەو بارە دەرونیە نائارامەی کە لەم ماوەیەدا لەسەریان دروست بووە بڕیارماندا بە هەڵپەساردنی مەرجداری بایکۆت تا کۆتایی هاتنی تاقیکردنەوەکانی ئەم ساڵی خوێندنی 2021-2022 لێرەوە جەخت لەسەر خواستەکانمان دەکەینەوە و داواکارین لەلایەنی بەرپرس لە ئێستاوە کار بۆ جێبەجێکردنی داواکاریەکان بکات بە پێچەوانەوە جارێکی تر بە گڕوتینێکی بەهێزتر و گشتگیرتر هاوشان لەگەڵ وەزارەتەکانی تر دەست دەکەینەوە بە ناڕەزایەتیەکانمان مەرجەکانیش داواکاریەکان کە هاوپێچی ئەم هەڵپەساردنی بایکۆتن ئەمانن لای خوارەوە یەکەم دابەشکردنی موچە لە کاتی خۆیدا بەبێ دواکەوتن و 30 ڕۆژ جارێک دووەم دیاریکردنی چارەنووسی 30 موچەی فەوتا و پاشەکەوتکرا و دۆزینەوەی میکانیزمی گونجاو بۆ گێڕانەوەیان سێهەم دەستکردنەوە بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی هاوشانی فەرمانبەرانی سەربازی و ئەژمارکردنی جیاوازی ڕاگررتنی نایاسایی پلەبەرزکردنەوە لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا چوارەم دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست بە شێوەی هەمیشەیی پێنجەم دابینکردنی زەوی و پرۆژەی نیشتەجێبوون بۆ مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی هەڵەبجە هاوشێوەی هاوپیشەکانیان لە زانکۆکانی تر و هەماهەنگیکردن لەگەڵ کەرتی تایبەت لەم بوارەدا شەشەم بەردەوامبوونی پێدانی دەرماڵی خوێندکاران 30 ڕۆژ جارێک